وانەی زمانی عەرەبی بۆ پۆلی چارەمی بنەڕەتی لاپەڕە 64. الدرس 11 وانەی 11. السوق. الخباز يبيع الخبز. سيروان يشتري الخبز من الخباز. خباز نانەوە، يبيع دەفرۆشێ، خبز نان. سیروان يشتري، سیروان دەکڕی، الخبز من الخباز، نان لە نانەوە، سیروان نان دەکڕێ لە نانەوە. القصاب يبيع اللحم. نسرين تشتري اللحم من القصاب. قصاب گۆشت فرۆش، يبيع دەفرۆشێ، اللحم گۆشت. نسرين تشتري، نسرين دەکڕی. اللحم من القصاب، گۆشت لە قەساب لە گۆشت فرۆش. نسرين گۆشت لە گۆشت فرۆش دەکڕێ. البقال يبيع الفواكه. سامان يشتري العنب من البقال. بقال مێوە فرۆش، يبيع دەفرۆشی، الفواكه میوە یان مێوە. سامان يشتري العنب من البقال. سامان يشتري واتە دەکڕی، العنب ترێ، من البقال لە مێوە فرۆش. سامان ترێی دەکڕی لە میوە فرۆش. البزاز يبيع القماش. بەزاز قماش فرۆش یان کوتاڵ فرۆش، يبيع دەفرۆشی، القماش قماش یان کوتاڵ. نرمين تشتري القماش من البزاز. نرمين قماشی لە قماش فرۆش دەکڕی. التمرين الأول. أكمل الجواب. وەڵامەکەی تەواو بکە. پرسیارەکە چییە؟ پرسیاری یەکەم. ماذا يبيع الخباز؟ خەباز واتە نانەوە چ دەفرۆشی؟ وەڵامەکەی چییە؟ الخباز يبيع، لێرە دەبی بنووسم الخبز. الخباز يبيع الخبز. پرسیاری دووەم. ماذا يبيع القصاب؟ ماذا واتە چ؟ ئایا گۆشت فرۆش چ دەفرۆشی؟ وەڵامەکەی القصاب يبيع اللحم. القصاب يبيع اللحم. پرسیاری سێیەم. من يبيع الفواكه؟ من واتە چێ یان کێ مێوەی دەفرۆشی؟ وەڵامەکەی البقال يبيع الفواكه. پرسیاری چارەم. من يبيع القماش؟ چێ قماشی دەفرۆشی؟ وەڵامەکەی البزاز يبيع القماش. نماذج من العلامات الاصطناعية. چەند نمونەیەک لە هێمە دەستکردەکان. أسلاك شائكة واتە تێلدڕ.
المثلث الأحمر سێگۆشەی سوور. صەخرە بەرد مەصبوغە بۆیە کراوە بالأحمر بەڕەنجی سوور مەکتوب عەلەیها لەسەری نووسراوە BM. وتد أحمر عامودەکی سوور. أكوام من الحجارة کۆمەڵە بەردێک. علم أحمر ئاڵایەکی سۆر. أينما هەر لە چێندەر رأيت دیتت هذه العلامات أو هێمایانە فأعلم بزانە بأن خلفها بزانە کە لە پشتی یان لە دوای یان لە ژێری منطقة مەلغومە جێگایەک هەیە کە مینی لێیە یان لوغمی لێیە. ولا يستبعد هیچ دوور نییە إن جرفت السيول والثلوج کە لافاو یان بەفر لەگەڵە خۆیان هینایەتیان جەرەفەت عەدەدەن من الألغام چەند دانە مینەک یان لوغمەکیان لەگەڵە خۆیان هینایە إلى الأمام بۆ پێشەوە. فەڕەجاء تکات لێ دەکەم یان داواکارم لا تقترب نزیک مەبەوە من هذه المنطقة لەو جێگایە. کەواتە ئەگەر ئەو هێمایانە دیت جێگایەکە جێگایەکی پڕ مەترسیە هیچ کات نابی نزیک ببیەوە لەو جێی. التمرين الثاني ڕاهێنانی دووەم. اقرأ بخینەوە. رمان تفاح تين عنب برتقال خوخ. التمرين الثالث. اختر هەڵبژێرە الكلمة المناسبة وشەیەکی لەبار و گونجاو للفراغات لۆ بۆشاییەکان. ڕستەی یەکەم. سیروان یەشتەری من الخەباز. چ دەکڕی لە نانەوای؟ ئایا گۆشتی دەکڕی یان نانی دەکڕی؟ وەڵامی ڕاست الخبز. يشتري الخبز. ڕستەی دووەم. الصيف ئایا هاوین بارد ساردە حار گەرمە؟ کامە وەڵام؟ حار واتە هاوین گەرمە. پرسیاری سێەم. يلعب التلاميذ في يلعب یاری دەکەن خوێندکارەکان لە چێ یاری دەکەن؟ لە ساحەی الساحەتی لە مەیدان و گۆڕەپان یان الصەفی لە پۆلەکە ڕەنگە ئاسانتر بی یان باشتر بی في الساحەتی. هەرچەندە کێشە نییە ئەگەر بنووسم في الصەفی بەڵام زیاتر لە گۆڕەپانەکە یاری دەکەن. ڕستەی چارەم. البەزاز يبيع کوتاڵفرۆش یان قوماشفرۆش چ دەفرۆشی؟ ئایا میوەی دەفرۆشی الفەواکه یان قوماشی دەفرۆشی القیماشە؟ باشتر وایە لێرە بنووسم القیماشە.
لێرە دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.